کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی 30 ئەیلول تەواو کردووە و ئەندامێکی سەرکردایەتیە و حزبەش داوا دەکات لەژێر هیچ پاساوێک هەڵبژاردن دوانەخرێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە تاکە حزبەکانی باشووری کوردستانە کە لە هەڵبژاردن ناترسێت و ئەندامێکی سەرکردایەتیشی دەڵێت کاری پەرلەمانتارانیان لە 4 ساڵی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان و تیمی حکومیان لەناو کابینەی هەشت و حکوومەتە مەحەلیەکان لە ئامادەکاریەکانی کۆمەڵ بووە بۆ هەڵبژاردن و هەڵوێستا سیاسیەکانیشان بە جۆرێک بووە هیچ ترسێکیان لە هەڵبژاردن نییە تا دواخستنی خۆشحاڵیان بکات. ئەوە قوتابی تەمەڵە تەنها شەوی ئیمتیحانە دەسەکە بە ساییکردن. ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە لە چوارچێوەی کاری پەرلەمانتاریمانە ئێمە کارمان کردو بۆی کە 4 ساڵی ئایندەکە هەڵبژاردن کرا ڕوومان هەبێت تەقە بدەینە دەرگای خەڵکی بێگومان بە شانازیشەوە تەقە دەدەینە دەرگای هاوڵاتیان. بۆ ئێمە زۆر ئاسانە کە خۆمانمان ئامادەکرد بێت لە ڕووی کاری میدیاییەوە بڵێ تەواوی ئامادەکاریەکانمان کردووە و مشکلەشمانیە بەو توانە متەواضعەیە کە لە بەردەستمانایە پشتیوان بەخوای گەورە ئامادەکاری باشمان کردو دەشکرێت بتوانم بڵێم دەتوانین باشترین بانگەشەی هاوسەنگ دوور لە تەشیرات و ناوزڕاندن. ئێمە پێویستیمان بەوە نییە کە بڵێن خەڵک خراپە و خەڵک ئاوایە تەنها ئەوەیە بەبیری خەڵکی دەهێنەوە کە ئێمە چین و چیمان کردووە تەواوی ئامادەکاریمان هەیە و هەرگیز لەگەڵ دواخستنی هەڵبژاردنین چونکە ئەگەر هەڵبژاردن دوا بخرێ ئەو تۆزە متمانەیە کە هاوڵاتیان بە بەرپرسانی هەرێمیان ماوە متمانەیش لە دەستەدەن بۆیە ئامۆژگاریم و بەرپرسانی هەرێمەوەی لە هیچ ژێر هیچ پاساوێکە هەرگیز بیر لەوە نەکەنەوە هەڵبژاردنەکان دوا بخەن. لەگەڵ نزیک بوونەوە لە هەر پرۆسەیەکی هەڵبژاردن ئەنجومەنی سیاسی و مەڵبەند و تەواوی ئۆرگانەکان کاریان دەبێتە ئامادەکاری بۆ ئەو پرۆسەیە. لە ئامادەکاریەکانیش بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ 30 ئەیلولی ئەمساڵ ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی پلانەکانی داڕشتووە و ئەنجومەنی سیاسیش پەسەندی کردوون کە کاری سەرەکیان ئاشتکردنەوەی هاوڵاتیانە بە پرۆسەی دەنگدان و دوجاریش خستنە ڕووی کاری داهاتووی 4 ساڵی کۆمەڵە لە پەرلەمان. بەپێی یاسا کارپێکراوەکانی ناوخۆی کۆمەڵ لە سەروبەندی هەر هەڵبژاردنێکە حیزب دەبێت بە حیزبی هەڵبژاردن واتە هەموو ئۆرگانەکان لەسەرەوە تا خوارەوە مەهامی ڕئیسیان هەڵبژاردن نەبێ. بەڵام دیارە دەستگای معنی بۆ کاروبارە لۆجستی و یاسایی و بەشێ لە کاروبارە سیاسیەکانی تایبەت بە هەڵبژاردنیش دەکەوێتە ئەستۆی ناوەندی هەڵبژاردن. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو نەریتی حیزبی خۆی لە چەند مانگ بەر لە هەڵبژاردن بە پلانێکی مەرکەزی دەست پێکا کە ئەم پلانە هەموو ئۆرگانەکان وابەستە دەکا بە ئیشکردن بە هەڵبژاردن لە کاتی خۆی ئیشی لەسەر دەکرێت و لیژنەی باڵا پەسەندی دەکا. تەرکیزی گەورەمان لەسەرەوەی جارێ ئەو دەنگدەرە ئاشکەینەوە کە متمانەی بۆ دروستکەینەوە بچێ بۆ ئەوەی گۆڕانکاری حەقیقی بێویش بەشدار بێت لە پرۆسەی گۆڕانکاریەکە دەبێت بچێت دەنگەکەی بە من ئەگەر نتوانم متمانەی خەڵک بەدەست بێنمەوە بۆ ئەوی بچێ دەنگ بدا چۆن نتوانم قەناعەتی پێ بکەم کە دەنگ بە من بدایە بە لیستەکەی من بدا. بۆیە کێشەی ناوخۆیی و ئەدای کاری 4 ساڵی ڕابردووی بەشێک لە لایەنە سیاسیەکان کە بەدڵی شەقام نەبوون وای لێکردوون دواخستنی هەڵبژاردن بە ڕێگەچارەی کێشەکانیان بزان و بەڕێکەوتنی سیاسیش ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانیان لە 30 ئەیلول خستووەتە ناو ئەگەر و نەگەرەوە. کۆمەڵی ئیسلامیش دەڵێت بە هەموو پێوەرێک دەبێت هەڵبژاردن بکرێت ئەگەر کورسیەکی پەرلەمانیش بەدەست بێنن چونکە درێژکردنەوەی تەمەنی ئەو حکوومەتە زیاتر بە زیانی هاوڵاتیانە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.